جیاوازیە سیاسەتە ژن هەبێ کۆنفرانسی ڕۆڵی سەرکردەی ژن کە بە سپۆنسەری دەزگای میدیایی کورسات بەڕێوە چوو دەواازەیەک بوو تا ژنانی سەرکردە لەوێدا ئەزمون و شارەزایی خۆیان لەلایەک و ئاستەنگیەکانی بەردەم کاری ژنان لە حکومەت و پەرلەماندا لەلایەکی ترەوە بخەنە ڕوو. ئەزمونەکانی ئەوان ببێتە فاکتەرێک بۆ هاتنە پێشەوەی ژنانی تر لە کاری سیاسی و سەرکردایەتیدا، هەروەها و ئاستەنگانەی کە ئەوانی پێدا تێپەڕ بوون بۆ ژنانی تر ببێتە ڕێگەیەکی ڕۆشن بۆ هەنگاونان لە کارکردنیانە لەو بوارەدا. نمونی هەزاران ژنی قارەمان و خەباتگێڕمان هەیە کە مێژوویەکی پڕ لە سەروەریان تۆمار کردووە، لەوانە حەبسەخانی نەقیب و عادیلەخانم نمونەیەکی زیندون و هەمووتان بە ناوەکانیان ئاشنان. لە شۆڕشی نوێی گەلەکەشماندا هەمووان شایەتی خەبات و ماندووبوونی خات و هێرۆی برای محەممەدین کە بەخۆی و کامێرایەکەوە مێژوویەکی شۆڕشی نوێی تۆمار کرد کە لە ئێستاش دایکێکە لە سەرکردە ژنەکانی باشووری کوردستان. هەروەهایەکێکی تر لەو ژنانە گۆڵتانکشتان کە نمونەی خەباتگێڕێکی قارەمانی باکووری کوردستانە کە تا ئێستا لە زیندانەکان خۆراگرانە لە خەباتدانە بڕاو و مێژوویەکی پڕ سەروەری لە ڕابردوو ئێستادا تۆمار کردووە. لە دوو پانێڵدا ژنان باسییان لە ئەزمموی ژنانی سەرکردە کرد. لە پانێڵی یەکەمدا کە بەناوی ئەزمموی سەرکردەی ژن لە پرۆسەی ژیانی سیاسی و ئاستەنجەکانی کارکردنیان بوو لەلایەن ژمارەیەک سەرکردەی ژنەوە تاوتێ و گفتوگۆی لەبارەوە کرا. ئاڵا تاڵەبانی وەک ژنێکی بە ئەزمون لە کاری پەرلەمانی و حزبیدا باسی لە ئەزمون و ئاستەنجەکانی بەردەم ژنان کرد لە کوردستاندا. ئەگەر چاوەڕێ بکەین هەموو دەرگاکانمان بۆ بکرێتەوە، هەموو دەرگاکان بە ئاسانی ناکرێتەوە. ئەبێ خۆت پێشا باوەڕت بەوە هەبێ کە ژن هیچی لە پیا و کەمتر نییە بۆی بێتە مەجای سیاسەتەوە. کۆبوونەوەی مەکتەبی سیاسیەکانی یەکێتی پارتی گۆڕان تا ئیستا هەر پیاون و هیچ کاتێک ڕۆڵیان بۆ ئەو ژنانە دانەناوە کە من پێم وایە ئەزمموی هەندێک ژنی سەرکردەی ناو یەکێتیش و پارتیش و گۆڕان و حیزبەکانی تر زۆرترە لە هەندێ ئەو پیاوانەی کە ئەمڕۆ قیادەی ئەم مەرحەلە زۆر هەستیارەی کوردستانەکەن. تا ئێستا ئەو ژینگەیە لە کوردستانی ئێمەیە دروست نەبووە کە ژن ئیبراز بکرێت، یان ژنێک لە شوێنێک توانای هەیە دەستگایەک حیزبەکەی خۆی ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی بێن پشتیوانی لێ بکەن بڵێن بەڵێ ئێمەش ژنی بەتوانامان هەیە، ژنیش ئەتوانێت سەرکردە بێ، ژنیش ئەتوانێت دەوری هەبێ. ژنانی باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵات ئەوانیش بەشدار بوون لە پانێڵی یەکەمدا و خەبات و ئەزمموی ژنانی سەرکردەی باکوور و ڕۆژئاوا و ڕۆژهەڵاتی کوردستانیان خستە ڕوو. لە پانێڵی دووەمدا کە بە ناونیشانی ئەزممون و کاری حکومی و پەرلەمانی ژنان و ئاستەنجەکانی کارکردنیان بوو، لەو پانێڵەدا ژنانی هەرێکە لەلایەنەکانی بزوتنەوەی گۆڕان، یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، کۆمەڵی ئیسلامی کوردستان و یەکگرتووی ئیسلامی کوردستان بەشدار بوون و هەرێکەیان باسییان لە ڕۆڵ و پێگەی ژنان کرد کە جگە لە ئاستەنجەکانی بەردەمکاری ژنان بەڵام لە هەموو کایە سیاسی و کۆمەڵاتیەکاندا جێگا دەستیان دیارە و گەلی کورد چەندین ژنی سەرکردەی بەخۆیەوە بینیوە کە سەرەڕای کێشە و کۆسپوت تەگەرەکانی بەردەمیان ڕۆڵ و پێگەیان هەبووە لە مێژوشدا ناویان بە درەوشایەوەی دەمێنێتەوە.